ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز لە بەرنامەیەکی نوێی پرسی بەهێز پێتان دەگەمەوە. لە کوردستاندا کە کۆمەڵگەیەکی فرەیە فرە ئاینی تێدایە، لە هەمان کاتدا خاوەنی گوتارێکی نیشتیمانیانەشە. چۆن بکرێت گوتاری ئاینی لە کوردستان بخرێتە چوارچێوەی گوتاری نەتەوەیی نیشتیمانی؟ تا چەند گرنگە ئاینەکانیش لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا لەم قۆناغەدا کە هێشتا وەکو هەندێک بە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ناوی دەبن، قۆناغی ڕاگوزەری ناو دەبن، ئاینیش بە سەرجەم ئاینەکانەوە گوتارەکانیان لە چوارچێوەی گوتاری نیشتیمانیانەدا بن و هەموو پێکەوە خزمەت بە گوتاری نیشتیمانی کوردستانی بکەن. بۆ ئەمە بەستە گفتوگۆ دەکەین لەگەڵ دوو بەڕێز کە بریتین لە مامۆستا نیازی هەورامانی، مامۆستای ئاینی، زۆر بەخێربی، هەروەها بەڕێز هێمن حاجی مولود نووسەر و لێکۆڵەر، بەڕێزشتان بەخێر بن. مامۆستا نیازی، ئەگەر سەرنج بدەین کۆمەڵگەی کوردستان ئەلحەمدولیلا کۆمەڵگەیەکی فرەیە، بە تایبەتی لە ڕووی ئاینیەوە کۆمەڵێک ئاین و ئاینزای جا لە کۆمەڵگەی کوردەواریدا دەژین، هەر یەک خاوەنی گوتاری ئاینی جیاوازی خۆیەتی. پێ دوایە گوتارە ئاینیە جاکان ئەگەر بەردەوام بن ڕەنگە نەچێتە خزمەتی گوتاری نیشتیمانی کوردستانیانەوە؟ بە ناوی خۆی گەورە و مێرەبان دەست خۆش بۆ بەرنامەکەت و دەست خۆش بۆ تەوارەکە، تەوارەیەکی زیندووە حەقی خۆیەتی. ئێمە شەنوکەوێکی زۆر باشی بکەین، چکە ئێمە هەر ئاینێک لە کوردستان ئەژی ئەبێ ئاگای لەوە بێت ئەم کوردستانە نیشتیمانی هەموو ئاینەکانە، کەواتە ئەگەینە ئەم قسەیە هەموو ئاینەکان بە شێوازێک لە شێوازەکان بێ پارێزگاری لەم نیشتیمانە بکەن. من هەموو جارێ قسێگەی دووبارەیەکەمەوەڵێم ئەگەر نیشتیمانی کوردستان نەبێ یا ئەم کوردستانە کە نیشتیمانی هەمووانە نەبێ، مزگەوت و تەکە و خانەقا و کەنیسە و کلێساشمان نابێ. لەبەرەوە مامۆستایەکی ئاینی لە ئاینی ئیسلام، قەشەیەک لە ئاینی مەسیحی، پیاوێکی ئاینی لە کاکەیی، کەسێکی ئاینی لە زەردەشتی، کەسێکی تر لە یەزیدی، کەسێکی تر لە بەهایی، ئەبێ یەک خەت هەبێ ئەممان کۆ بکاتەوەیش دیفاعکردنە لەم نیشتیمانە. یا قسەیەکی تر بێنینە پێشەوە، هیچ ئاینێک نییە بە شێوازەکان بە شێوەیەک لە شێوازەکان دەقێکی تیانە بێ بۆ پشتیوانیکردن لە نیشتیمان. کەواتە هەموو ئاینەکان لە پارێزگاریکردن لە نیشتیمان ئەکرێ بڵێن یەک دەنگن، یەک ڕەنگن، یەک هەڵوێستن. ئەگەر جارێک جیاوازیەکە بێ لە نێوان کەسێکی ئاینی مسلمان، ئاینی ئیسلام لەگەڵ ئاینێکی تر، ئەوە جیاوازیەکە شخصەکە دروستی کردووە، نەک ئەسلی دینەکە. باش، ئەکرێ یعنی قسە لەسەرەوە بکرێ لە مەسایلی فەقه و لە مەسایلی بنەما ئاینی و سروتیەکاندا ئاینەکان جیاوازیەکانی خۆیان دەربخەن، بەڵام کاتێک کە مەسەلەیەک دێتە سەر مەسەلەی نیشتیمانی، بەرژەوەندی باڵای نیشتیمانی، ئاینەکان ئەو لەینی و نەرمیان تێدا بتوانن دەستبەرداری خیتاب و گوتارەکی پێشویان بن و بێنە سەر ئەم ڕێچکێکە لە خزمەتی گوتاری نیشتیمانیا بن. من پێم وایە لە وردەکاریەکانی ئاین نەک تەنها من لەگەڵ ئاینێکی تر، جاری وایە لە ناو ئەسلی ئاینەکەش خلافات هەیە، مەزەبێکی شافعیمانەیە و مەزەبێکی حەنەفی و مالکی و ئەحمەدی و إلى آخره. لە ناو ئاینەکەش دەکرێت خلافی فقهیمان هەبێ، بەڵام کروکی قسەکەی ئێمە مادام پارێزگاریکردن بێ لە نیشتیمان، ئەبێ هەمومان لەسەری کۆک بین. ئەمە یەک. دوو، قسەیەکەیە کە جێگەی خۆیەتی لەم بەرنامەیە بیکەن، ئەویش ئەوەیە بە درێژایی مێژووی ئەم نیشتیمانەی ئێمە کە کوردستانە شتێگەیە ئێمە دەتوانین شانازی پێوە بکەین، ئەویش ئەوەیە ئێمە کێشەی ئاینیمان نییە لە هەرێمی کوردستان. من نابێ هێرش بکەمە سەر مەسیحیەک، کێشەمان هەیە، بەڵام ئێشتا بەریەککەوتنی تون نهاتوێتە ئاراو، چکە بێدان بۆ دابنین کە کێشە هەیە. ئەکرێ خلافاتێک هەبێ وەکو خلافاتی ئاینی. کێشە گەورەکەی ئێمە خلافاتی نیشتیمانیە ئەگەر خوا نەخواسە هەبێ، چکە بە درێژایی مێژووی ئەم گەلەی ئێمە کێشەی نیشتیمانمان هەبووە. عەرەب و فارس و تورک ئێمەیان چەوساندووەتەوە و هەندێک جاریش ناوی ئاینیان بەکارێناوە، نەک هەندێک جار زۆرینەی جارەکان ناوی ئاینیشان بەکارێناوە. ئەمە ئەو قسەیە کە ئەبێ ئێمە قسەی لەسەر بکەین، ئەمە ئەم هەڵوێستەیە ئەبێ ئێمە هەڵوێستی نیشتیمانیمان بەرانبەری هەبێ. لەبەرەوە
کاتێک ڕۆژێک دێتە پێشەوە پێوترێ ڕۆژی پێکەوە ژیانی ئاینەکان ئێمە ئەتوانین لە کوردستان شانازی بکەین بڵێن ئێمە بە یەکەوەمان ئەژین کاتێکە ڕۆژێک دێتە پێشەوە پێوترێ ڕۆژی زمانی دایک ئەکرێ ئێمە شانازی بکەین ئێمە زمانێکمانەیە پێوتری زمانی کوردی عەرەبێک بە زمانی عەرەبی شانازیەکە فارسێک بە فارسبوونەکەی تورکێک بە تورکبوونەکەی منی کوردی شانازیەکەم بە کوردبوونەکەی خۆ زۆر باش باشە کاک هێمن زۆر بەخێربی یعنی ئەگەر تەماشای گوتارە ئاینیەکان بکەین لە وڵاتانی جیهاندا بە تایبەتی دەوروبەری ئێمە هەندێکیان هەر بە گوتار و فەلسەفە ئاینەکە و دەوڵەتیان دامەزان لە نمونی عەرەبستانی سعودیە ئێرانە پاکستانە ڤاتیکانە هەندێکی تریشەن گوتاری ئاینیان خستۆتە خزمەتی گوتارە نیشتیمانەکەی خۆیان لە نمونەی دەوڵەتی تورکیان ئەو وڵاتانەی تر تەنانەت لە ئەمریکاشدا دەبینین کە یعنی مەسەلە دێتە سەر ئێسک شکاندن ئاینەکان هەمویان دێن پشتیوانی لە دەوڵەتی ئەمریکا دەکەن تا چەند گوتارە ئاینەکان لە کوردستانی ئێمەدا پشتیوانی وەکو مامۆستاژ وتی پشتیوانی قەزیەکەمان یان دۆزەکەمان یان لە چوارچێوەی گوتاری نیشتیمانیدا خۆی بینیوەتەوە بەناوی خی گەورە وەڵی من بە باشی نابینم ئەوەی کە مێژوو پێمان نیشان دەدا ئێمە یەک لەو هۆکارانەی کە وا دەکا ئەو ڕۆ ڕاگەیاندن کاری وەک جەنابەت و وەک ئەم بەرنمەیە بیر لەوە بکاتەوە کە دووبارە ئەم تەوەرە بورژێنێتەوە وتاری نەتەوەی ئاوێزان بکرێت بە وتاری نیشتیمانی یا بخرێتە خزمەت دۆزی نیشتیمانی هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە تا ئێستا ئەوەمان نەکردووە ئەگەر هەش بوو بێ یعنی هەوڵەکان هەوڵی سڕۆپڕ نەبوون و بەرهەمدار نەبوون ئەنجامی ئەو تۆیان نەبوو بە دەلیلەوە ئێمە سەکیانێکی نەتەوەیمان نییە طبعا ئەوە هۆکاری زۆرە پێویستە لە بەرنمەیەک زیاتر توێژینەوە لەسەر بکرێت بەڵام من بە قەناعەتی خۆم هۆکاری زۆر هەیە بۆی ئێمە نەمانتوانیوە ئەو پرسەی باست کرد ئێمە خۆمان بخەینە خزمەتی ئەوە ئێستا گوتاری ئاینی زاڵ لە کوردستاندا یان لە کۆمەڵگەی کوردستاندا گوتاری ئاینی ئیسلامە ئەم گوتارە تا چەند ئێستا لە خزمەت گوتاری نیشتیمانی کوردستانیانەیە یان دەکرێت بخرێتە خزمەتی گوتاری نیشتیمانیانەوە دەکرێت بە دوو مەرج یەک نیەت هەبێ نیەتێک هەبێ کە ئەم وتارە هەموو تاکێکی کورد بە هەموو مەسهبە جیاوازەکانەوە بە هەموو دینە جیاوازەکانەوە جارێ نیەتێکمان هەبێ بۆی کە ئێمە دۆزی نیشتیمانیمان پێویستی بەوەیە کە بڕوا بەرەو پێشەوە کیان دروست بکەین دوای نیەتەکە پێویستمان بە جورئەتە یعنی جورئەتی ئەوەی زۆر زاریوە هەیە خەڵکی متەدەینی وڵاتی ئێمە پێیان ڕەوانیە تۆ دینەکە بەکاربێنی لە خزمەتی نیشتیمانەکە یان لە خزمەتی نەتەوەکە لە کاتێکا ئەو هیچ کێشەیەکی عەقیدی نییە هیچ کێشەیەکی لەگە باوەڕی باوەڕدارانە نییە یعنی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەو ڕەحمەتە با بەر ئێمەش بکەوێت یعنی جگە لەوەی کە بە ئیجازەی مامۆستا چەند زیاد لە جارێک گوشەی قەوم و ئومەت و شعب لە قورئانە هاتوو ئەمە هەمووی دەلائیلە لەسەر ئەوەی کە ئێمە دەتوانین لە چوارچێوەی نەتەوەیەکە کار بکەین لە چوارچێوەی ئومەتێکە کاری خۆمان بکەین و ژیان بگوزارێنین یعنی ئەوە هیچ تەناقوزێکی لەگەڵ عەقیدەی موسڵمانان یا خەڵکی کریستیان یا خەڵکی جوولەکەدانی تاکو ئێستا کاک هێمن جەنابەت لێکۆڵەری ینی لە مەسایلی ئاینی ئیسلامدا تاکو ئێستا قسەیەک لەسەر ئەوە هەیە ئیبن تەیمیە و هەنێکی تر پشڕاستیان کردوێتەوە و گوایە عومەری کوڕی خەتاب ئەم قسەی کردوتە و لە زاری پێغەمبەرەوە هەیە و چیچی کە کوردنەوەی جنن یانەوەی جنۆکەن بەڵام ئەم گوتارە ئاینیانی ئێمە کە هەن نەهاتوون بەرپەرچێک یان واقع حاڵە دروستکەن لە جیهانی ئیسلامیدا کە کورد نەوەی جنۆکە نییە خۆ ئەگەر نەوەی جنۆکەشە ئێستا بوونەوەرێکە لەم زەمینەدا هەیە لە چوارچێوەی نیشتیمانێکدا دەژی و پێویستی بەدابینکردنی مافەکانی هەیە بەڵێ ئەمە بەشێکی بۆ ناکارامەی خۆمان دەگەڕێتەوە کە ئێمە چاومان لە پێشەنگەکانی خۆمان نەکردووە یعنی ئەگە کەسێکی باوەڕدار بێ لە بواری بانخوازی کار بکە وەکو مامۆستا یا وەکو ئەو خەڵکێک کە متەدەینە تۆ پێشەنگێکت هەیە کە مەلای گەورەیە دەتوانانی چاو لەو بکەیت مەلای گەورە زۆرترین جەختی لەسەر ئەو بۆ کە ئێمە دینەکەش بەکاربێنین بۆ خزمەتکردنی نێتەوەکە لە دێڕێک شعرێک دەڵێ ئەو کەسێ ڕێگەی لە کوردان گۆڕی لعنەتی خوا لە ئەلحەد و گۆڕی ئێستا تۆ لە ترسی ئەم ئیسلامیەت و ڕەوانە ناتوانانی دەقەیشی وا بەکاربێنی کە بە شەرتێک مەلای گەورە ئەو کاتە هەم قازی بووە هەم مفتی بووە هەموو مواسەفاتەکانی پیاوێکی ئاینی تێدا بووە یعنی ئیتر من
ئەوانی تر خۆ نمونەی ئەوەمان زۆرە ئێمە ئەگەر بە پێشەنگەکانی خۆمان بکەین کەسێک ئەگەر کەسێکی ئەدەب دۆست بێ خۆ ئێمە ئەم هەموو شاعیری کە لە ڕابردوو هەمان بووە هەمووی پێچیان لەناو دین بۆ پێچیان ناو نەتەوەکەی خۆیان ڕابەرە سیاسەکانیش یانکاری لەوە ناکرێت لە مێژووی یان لە بزاوتی ڕزگاری خوازی نیشتیمانیانی کوردستاندا پیاوانی ئاینی مامۆستایانی ئاینی زاناکان ئەمانە قدوە و پێشەنگ بوون ئێمە قسەمان لەسەر ئەوەیە بۆی ینی بینەر ئێمەش غەڵەت تێنەگا قسەمان لەسەر گوتاری ئاینیە خطابی دینی چۆن خطاب نەک کەسایەتەکان خطابی دینی بخرێتە چوارچەوەی بۆتەی خطابیشی نیشتیمانیانەوە مامۆستا دێمە لای بەڕێستان یعنی ئەمە دەوڵەت تا چەندێکیش باوەڕی بە ئاین هەبێت کۆمەڵێک خەتی سوور دادەنێت کە نابێ ئاینەکان لەمانە بترازێن و دەبێ هەمووی بێنەوە پشتی گوتارە نیشتیمانیەکە یعنی لە وڵاتە ئیسلامیەکان بە تایبەتی پادشایەکان ئەوان دروشمێشیانە الله الملك الوطن لەمە زیاتر هیچ ئاینێک بووی نییە لی لابدا بەڵام ئێستا ئێمە دەبینین لە گوتارە جیاوازەکانی ئاینەکاندا تەنانەت هەنێکیان نەهیبوونی خۆشیان لە مەسەلەی کوردەکەن تا چەند دەکرێت دەوڵەت مەرجی هەبێ بۆ ئاین یان بۆ گوتار ئاینەکان ئەمە کێشە هەیە پەیوەندێکی گەرم و گوڕ تا ئەم دقەیە گەرم و گوڕیەکی زۆر باش لە بینی موسساتی دەوڵەت و پیاوانی ئاینی نییە بۆ ئەمە کێشەیەیانی ئەکرێ پەیوەندیەکی تونند و تۆڵتر لەوەی کە هەیە لە بینی موسساتی دینی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کەسایەتی ئاینیەکان جا هەر یەکێک لە ئاینەکان بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەکریان پەیوەندی گەرم و گوڕ بکرێت ئەمە یەک دوو وەکو جەنابیشتان ئاماژەتان پێدا ئێمە بە درێژایی مێژوو سەرکردە گەورەکانی ئەم میلەتەی ئێمە کەسایەتی ئاینی بووە ئەمە بۆ خۆی شانازیە خاڵی سێەم من لە سەفەرەکانشم بۆ دەروی وڵات ئەمە وتووە بۆ ئەفغانستان هەبێ بۆ تورکمانستان هەبێ بۆ پاکستان هەبێ ئەی بۆ کوردستان نەبێ کوردستانیش دەوڵەتە و ئەکرێ ببێتە دەوڵەت لە داهاتوایانی ئێستا هەرێمێکە ئەوکرێت لە داهاتوە دەوڵەتێکی سەربەخۆ بێ وەکو وڵاتانەی تر لەبەرەوە قسە ڕاستەکە ئەمەیە مامۆستایەکی ئاینی بانخوازێکی دینی ئەگەر خەلەلێک هەبێ وەکو پێویست پێی هەڵنەسابێ جیاوازی بکەین لەگەڵ ئەسلی دینەکە ئەمە یەک دوو کاتێککە ئەچینە ناو مێژوو خلافێک نابینین کە ڕێگەل لە ئێمە بگرێت دەوڵەتمان نەبێ یا ئێمە کەسانی نیشتیمانی نەبین بۆ خۆمان خەلەلێگەیە هەڵناسین بەم کارە باشە مامۆستا باس لەو ئەکرێ ینی باس لە مەرجە ئەکرێ دەڵێن ئاینەکانی ئێمە بە تایبەتی ئاینی ئیسلام و هەروەها کریسیانەکانیش بە هەمان شێوە لەبەرەوەی مەرجەعیان دەروی هەرێمی کوردستانەوە لە ناو هەرێمی کوردستانە مەرجەعیان بۆ خۆیان نییە بۆیە ناتوانن گوتاری ئاینیان هەڵگری گوتارێکی نیشتیمانی و نەتەوە یان نەبێ من پێم وایە مەرجەعی پیاوانی ئاینی لە هەرێمی کوردستان بۆ خۆیانن خۆ ئیشەڵا من بۆ مەرجەعی خۆم ناگەڕێمەوە بۆ سعودیا نا ئەسڵەن مەرجەعی فکری و نیشتیمانی و دینی خۆم خۆمانی ئەمە یەک ئەو جەنابی مامۆستا مەلانی ئازیە بەڵام زۆرێکی تر هەن لە بانگخوازەکان خاوەنی گوتارێکن کەم گوتارە ئەسڵەن غەریبە بەم کۆمەڵگەیە و لەگەڵ گوتاری نیشتیمانی کوردستانیان من پێم وایە ئەمە جۆرێک لە بیری تونڕەوایەتی ئەبێ حکوومەتی هەرێم ڕێگری بکە لە هەر کەسایەتیەکی ئاینی جاناوی مامۆستایەکی ئاینیا بانخوازیەکە زانی وتارەکەی لە خزمەتی ئەم نیشتیمانە نییە زانی مەترسی بۆ ئەم نیشتیمانە هەیە ڕێگە پێدراوە ڕێگەی لێ بگیرێ ئاساییە ڕێگەی پێ نەدرێ ئەم وتارەی کە مەترسی هەیە بۆ ئەم نیشتیمانە چکە کاتێک ئەم نیشتیمانە مەترسی هاتە سەر هەمومان لی زەرمەندین واگەر نیشتیمانێکی سربەخۆ بوو هەممان لی سوودمەندین لەبەرەوە حکوومەت ئێرەمە بێ دەستکراوە بێ کاتێک بزانێ هەر کەسایەتیەک لە هەر شوێنێکەوە تەوجیه بۆ دێ وتارەکەی هەڵوێستەکەی حد ناوێکی لێ ئێنەی مەترسیە بۆ سەر نیشتیمان ئەکرێ ڕێگەی لێ بکرێت ئەمە خاڵێکی تر ئەوەیە ئێمە مامۆستایانی ئاینی ئەبێ شانازی بەوە بکەین لە زۆرێک لەوانەیە سە تەمسیلی ئیسلامەکەن قسەیەکەیە بایمە زۆر بێپەردە بیکەین 22 دەوڵەتی عەربی توانیویانە ئیسفادە لە ئیسلام بکەن دەوڵەتیان هەبێ ئەی بۆ منی مەلای کورد بۆ بانگخوازی کورد نەتوانێ ئیسلام بەکار بێنێ وشەی بەکارێنان نازانم ئەگەر قورس نەبێ بۆەوەی ئەمیش خاوەن دەوڵەت بێ خاوەن کیان بیکاتە وەسیلەیەک بۆی نیشتیمانێکی سربەخۆی هەبێ ئەخۆمە شتێک نییە حرام بێ خۆ ئەگەر حرام بێ بۆ ئەوان حەڵاڵە بۆ ئێمە حرام ئەبێ لەبەرەوە ئەکرێ ئێمە لە ڕێگەی ئیسلامەوە دەیان گەورە شاعیر هەیە عەرب قەرزاری کوردە ئێمە قەرزاری عەرب نین
مەولەوی و نالی و مەحوی و بێسارانی و بێخودی هەتا کۆتایی ئەمانە گەورە پیاوی ئەم نیشتیمانە و اینجا وەرە مامۆستای مدەڕیس و ئیبن سەلاحی شارە زوو دابڕۆ هەتا وەکو ئەوانش بە شێوەیەک لە شێوایەکان دژایەتی مافی کوردیان کردووە قەرزاری مامۆستای کوردن ینی قسەکە لەسەر ئەوە بێت ینی نیازی ئەم بەرنامێش هەر ئەوە بێت کە کاکێ من ئەو گوتارە ئاینیانەی کە دەیانەوێ وا پیشان بدەن ئاینەکان ڕێگرن لەوەی کە لە جوگرافیای کوردستاندا تێکەڵ بە گوتاری نیشتیمانی بن دەبێ لایەن بدرێ و ئەمانە دوور بخرێنەوە یعنی تەماشا بکە کاتێک کۆماری ئیسلامی ئێران کە دەوڵەتێکی ئیسلامە ینی دروشمەکەی ئەوهایە تووشی شەڕ دەبێت لەگەڵ عێراقا ناوی شەڕەکەی ئەنێ بە دیفاعی مقدس بەرگری پیرۆز وایە لە ئەم لاژناوێنێ قادسیە شەڕەکانی تر تەماشاکەی دەوڵەتەکان دێن ناوی پیرۆزی ئیسلامی دەهێنن یان ئاینەکانی خۆیان دەهێنن و دێن شەڕەکانی پێگەرمەکەن دەیخەنە پرۆژە نیشتیمانەکە خزمەتی پرۆژی نیشتیمانی خۆیان ئێمە ناڵێن بۆ شەڕ بەڵام بۆ ئەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە کوردستاندا هەبێ بۆ ئەوەی کە دەم دەکاتەوە کە هاوڵاتیەکی یان هاونیشتیمانیەکی ئەم هەرێمی کوردستانە بە جلوبەرجی ئاینیەوە بێ بە جلوبەرجی ئەفەندیەوە بێ بە کڵاوجامانەی کوردیەوە بێ هەرچەیەک لە وڵاتە لە هەر مەنسەب و منبەرێکایە کە دەم دەکاتەوە خاوەنی یەک گوتار نیشتیمانی بێ و کاتێک تەماشا دەکەی هەمووی وەکو یەک قسە بکە بەڵێ کاک بێزەکە مەزالم لێ من یەک ئەو قسەی کە مامۆستا کردی وتی بەکارێنان شێژی زۆر عادیە زۆر ئاساییە یعنی لە میساقی نەتەوەیەکگرتوەکان دەڵێ ئەلئەدیان من ئەجل ئینسان یعنی دین لە پێناو مرۆڤایەتی یعنی ئاسایی ئێمە طبعا لێرە کە زۆرتری باسی ئیسلام دەکرێت لەبەر ئەوەی وەکو کەمیە زۆربەی مجتەمەعی ئێمە مسلمانە یعنی ئەگەر کوردستان زۆری مەسیحی بووە ئێستا ئێمە دەبووە لەسەر دەقە مەسیحیەکە قسە بکەین من یەک فەرمودەی پێغەمبەر محەممەد درودی خوای لێ بێ بە نمونە دەیهێنمەوە کە قەنەعەتم وانە هیچ دۆزەی هیچ میلەتێک هیچ ینی کەیسێکی مرۆڤایەتی بەقەت ئەوە هاوتەری بێ لەگەڵ ئەو فەرمودەیە کە دەڵێ ئونسر ئەخاکە ظالما ئەو مەظلوما یعنی پشتگیری لە براکەت کە ئەگەر زاڵم و یا مەزلوم بوو تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر ئەمە بخرێتە خزمەتی پرسینەتەوەی ئێمەوە دوو سوودی هەیە یەک ئێمە میلەتەکەی خۆمان وەک مەزلوم نەجات بدەین پشتگیری بکەین دوو ئەگەر بڕیار وایە هەموو مسلمانان برابن ئێمە نەتەوە سەردەستەکانیش نەجات بین لەو زۆرداری کە دەستیان داوەتی ئەمە منی قاشە گەرمەکەی لەسەر ئەمایکەین ئەو فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هێناتەوە کە دەتوانین ئەمە بکەین بە بەشێک لە گوتاری ئاینیمان بەڵام هەشن لە بەرامبەردا دە فەرمودەی تری پێغەمبەریشت بۆ ئەوەی صلی الله عليه وسلم کە ئەبێ لە ملی براکی خۆت بێ لەگەر ئیسلام نەبوو ینی چۆن کار بکرێت لەسەرەوەی لە ئەم گوتارە ئاینی ئەمەی تێدایە ئەمەی تێدایە ئەم بەشەی هەڵبژیرە بخرێتە ئەوێ لە قاعدە شەرعیەکەشا دەڵێ ناکرێتەوە باوەڕبەنیوی بکەیت باوەڕبەنیوی نەکەیت ئێستا چۆن بکرێت ئێمە لەم هینە دەربچین لەم تەنگەژێ دەربچین کار بەهێز یعنی ئەگەر ئێستا نەتەوەی کورد بە مافەکانی خۆی بگا تەمان ئێستا ئێمە سێ نەتەوەی سەردەستە هەیە تورک و عەرەب و فارس ئێمە نەتەوەی ژێردەسێن لە ناوچەکە ئێمە زیاتر تەعاملمان لەگە ئەو سێ نەتەوەیە ئەگەر ئێستا ئێمە لە ڕێی خەباتی نەتەوایەتیەوە طبعا ئەگە گوتارە ئاینەکەش بچێتە خزمەتی ئێمە بتوانین نەتەوەکەی خۆمان خاکەکەی خۆمان ڕزگار بکەین هەم مەزلومەکە ڕزگاری دەبێ هەم زاڵمەکە چۆن یعنی نەوەی داهاتووی تورک و عەرەب و فارس ناسار نابن ئێمە بسەوسێنەوە ئەگەر بڕیار وایە سەوسانەوە و زوڵم گوناح بێ ئێمە ئەوانش نەجات دێنلەوە یعنی لە ڕێیان ئەوان گوتاریشان هەیە یعنی ئەوان بە فەلسەفەیەک بە گوتارێک بە پشتبەستن بە ئاینێک دێت تۆ ئەچەوسێنێتەوە خۆ هەر لە خۆی نهاتوە تۆ بچەوسێنێتەوە ئەو ئەڵێم دقێکی پێ دەڵێ تۆ هەر بوونەوەر نیت ینی ئینسان نیت بەم پێەیە دەیە بچەوسێنێتەوە بەڵام پێویستە ئێمەش مادەم کورد مسلمانی تێدایە کریسیانی تێدایە کاکەی تێدایە ئێزی تێدایە زەردەشتی تێدای ئەمانە ئەم گوتارانە بخرێنە پاڵ گوتارێکی نیشتیمانیانەی وایە بخرێتە چوارچێوەیە کە هەر کەسێک لەم ئاینانی تر ویستی بەو ئاینە تۆ ژێردەستە بکە لێرە و بە هەمان گوتار بتانی ئازادی خۆت ئیعلام بکەیت و بەیان بکەی کاک بەهێز مامۆستا ئێمە کێشەی ئێمە لەگەڵ ئەو نەتەوانە ئەوەیە ئەوان یعنی ناسیۆنالیستی خۆیان
بە تەواوەتی بەکارهێناوە دینەکەش یاخستۆتە خزمەت پرۆسێکی ناسیۆنالیستیەوە بێگومان. ئێمە هۆکاری زۆرە کە ئەوەمان نەکردووە ئەگە عەرەب مافی ئەوەی هەبێت کە خۆی بە مفەزەل بزانێت کە دینی ئیسلام لە عەرەب لە وڵاتی ئەوان دابەزیوە خۆ عەرەب و تورک لە ئێمە نزیکترین لە ئیسلامەوە بۆوان بەکاری بێنن بۆ ئێمە بەکاری نێنین من یەک سەرنجەم هەیە لەسەر دەوڵەتی ئەوەی سەلاح الدینی ئەیوبی ئەگەر سەرنجێکی شەبێت لەسەر مێژووی ئەو کات دەوڵەتی ئەیوبی بەڵام یەک حەقیقەتی شەیە کە پێویستە وەک خۆی باز بکرێ ئێمە نەوەکانی سەلاح الدین مۆفەق نەبووین لەوەی دەست بۆ میراتی سەلاح الدینەوە بگرین ئەو دەوڵەتەکەی دامەزراندووە سەفەویەکان دەستیان پێوەگرت تەتەرەکان و تورکەکان دەستیان پێوەگرت ئێمە دەستمان پێوە نەگرت ئەگەر دەوڵەتی ئەیوبی کە ئەو کات لە قاهیرەوە تا کوردستانی بەدەستەوە بوو ئێمە پارێزگاریمان لێ بکرد بە ئێستا ڕەنگە بە جۆرێشکە کیانی کوردی خۆی نەخش بکردایە ینی دەڵێ ئەو کات هەرێمی کوردستانیش دەوڵەتێکی ئیسلامی بووە لەو لە چوارچێ ئەو خلافەت و دەوڵەتی مادەم ئێمە نەتەوەکەمان نەتەوەیشی زۆری نە مسلمانە ئاسایی ئاین پێویستە ئەوەی کە لە عراقیشە دەڵێ سەرچاوی یاسادانەت ئەمە ئاساییە بەڵام ناکرێ تۆ کیانت نەبێ باش کیانت نەبێ پارێزراو نابی زۆر باش مامۆستا چۆن بکرێت ئاین لە وڵاتی ئێمەدا بە پیرۆزی خۆی بهێڵڕێتەوە بەڵام وەک جەنابشی داماژت پێکرەوەی هەڵە سووری بۆ هەبێ بەرژەوەندێ باڵا نیشتیمانەکان بۆی نەبێ بیبەزێنێت لەژێر هەر ناونیشانێکا بێ بۆ ئیندۆنۆزیەک بتوانێت ئاینی ئیسلام بخاتە خزمەتی نیشتیمانەکەی خۆی و گەلەکی خۆی بۆ کوردێک نەتوانێت بۆ چەچانەیەک بتوانێت بۆ کوردێک نەتوانێت لە بریتانیا کە دەوڵەتێکن و کریسیانن جاری وا هەیە نەعوذ بالله مەلیکە باشە شارژنە خەرە پێش خودداوە و هیچ گوتاریکی ئاینی بە پیرۆزی خۆیەوە لە کلاسەکاندا ناتوانێت بەرەنگاری وتاری شارژن یا پیرۆزەکانی شارژن ببێتەوە چۆن بکرێت لە هەرێمی کوردستاندا ناڵین دەمداخستن بەڵام ئەو زمانانە بەهرەمەندتر بکرێن منبەری باشتریان بۆ بکرێنەوە کە لە چوارچەوەی گوتاری نیشتیمانیدا با بڵێن ڕەوان بێژن ئێمە یەک کێشەمان هەیە یەکەم وەکو میلەتی کورد ئێمە زیند و کوژی مرد و پەرستین ئەمە یەک دوو بە درێژایی مێژووی ئەم گەلەی ئێمە نەکبەتەکەمان لەوایە حرمەتی سەرکردەکانی خۆمان نازانین لە دوای وەفاتکردن اینجا ئەدەین بە ئەژنۆی خۆمانە کە فلان سەرکردە لە کیس چوو ئەمە بۆ خۆی قسەیەکە پێم وایە هەمومان لەسەری کۆک بین کە ئێمە قەدری چۆن لە بەریتانیا قەدری مەلیکە ئەزانێ بۆ لێرە قەدری سەرکردە و سەرۆکەکانی خۆمان نزانین ئەمە کێشەیە بەڕاستی و خلافاتی بینی خۆمان یەک نەگرتنمان یەکتر نەخوێندنەوەمان ڕاوێژ بە یەکتر نەکردنمان ئەمە بۆ خۆی کێشەیەکە پاشان مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی حزبەکان لە هەرێمی کوردستان تا ئەم دقەیەی ئەم قسەی بەڕێزت کە قسەیەکی منطقە بە هەند وەرناگرن تۆ ئێمە نازانین لە هەرێمی کوردستان مفتیمان کێیە بەڕاستی ینی ئەگەر من مفتی بمەزانم چۆن مامەڵە لەگەڵم دۆسیەکەم بەڵام کاتێک کە پرسم پێ ناکرێت تا کێشەیەک دێتە پێشەوە ئێوە کاتش بەڕاستی عیلاجکردنەکە قورسە بێ وەکو نەخۆشیەکە کە بڵا بوویەوە و کاتە ڕێگری لێکردنی قورس ئەبێ بەڵام پێش بڵابوونەوە ئەکرێت و تەرتیباتێک بکەیت من چەند منێکی ترت بۆ باسکەمانی کە بەڕێزە دوتێت ئێمە خۆ لژنەی باڵای فتوامان هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام دێن فتوا لەسەر کۆمەڵێک مەسایلی بچووکی تر دەدەن کە ڕەنگە خلافاتی گەورەتر لە نێو کۆمەلگا بێنێتە ئاراوەک لە مەسەلە گەورەکان حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانەکەی فەلسەفە سیاسیەکەی دێت یاسای وە بەرهێنان لە هەرێمی کوردستاندا دائەڕێژێ و ئیغرایکی زۆر دەخاتە بەردەم کۆمپانیەکان بۆی بێنەوە بەرهێنانکەن لەم لا فتوا دەدرێت کە فلانە ئۆتۆمبیل حرامە فلانە پارە قەرزکردن لە بانک حرامە فائیدەوە بە حرام کارێکت بەسەر دێن کە ینی ڕێک دژی ئەو فەلسەفە و کارکردنێک کە هەرێمی کوردستان هەیە جەنابی کاک بەهێز قسەکەی جەنابەت لە 100% بەهێزە لەبەرەوە ئەمە حەقیقەتێکە گومانیتیانە پێش هەموو شتێک یەکەی لە مەرجەکانی مفتی بۆ ئەم ڕۆژگاری ئەمە ناوێکی تازەی پێ بڵێن بڵێن ڕاوێژکارێکی ئاینی لە سەرۆکایەتی حکوومەت تا ئێستا نییە لە سەرۆکایەتی هەرێم کە ئێستا نییە کەمە دوو مؤسسەی فەرمین لە ناو هەرێمی کوردستان ئەکرێ پێش ئەوەی خوێندنەوەیەک بۆ دەقاینەکان بکە ئاگای لە وەزعی سیاسی بێ ئێمە کێشەمان ئەوەیە لە ناو هەرێمی کوردستان ژنێک بە تاقی تەنها لە ناو تەکسیەک سوار بێ شەرعیە یان ناشەرعیە یا کێشەی گەورەترمان هەیە
لەگەڵ حرمەتێکی زۆرمان بۆ لیژنەی فتوای باڵای هەرێم و کۆی گشتی لیژنە فتوواکان لە ناو پارێزگاکان بەڵام لیژنەی فتووا هاتووە دەقێکی ئاینی تەفسیرەکە و ئەیکا بە کوردی ئەمە ئەرکێکە کە هەر تاکێکی ترش دەتوانێ بیکە لیژنەی فتووا بێ فتوای واقعی هەبێ لەسەر شتی حساس لەسەر شتی گرنگ لەسەر شتی نیشتیمانی ئەسڵەن لەسەر بۆ نمونە لەسەر پرۆزەی چاکسازی ئەبێ لیژنەی فتووا قسە بکات نەک ئایا ئافرەتێک بەتەنها ئەتوانێت سواری تەکسیەک بێ یان نا و ئایا مەوزوعی ڕیبا خواردن باشە مەوزوعێکی دینیە بەڵام ئێمە کێشەی گەورەی نیشتیمانیمانەیە زڵمی گەورەی نیشتیمانی لە خاک و ئاو شخصیت و کەسایەتی تاکی کورد ئەکرێ مافێکە خوا بەخوایەتی خۆی پێداوە مافەکەی لێ زەود ئەکرێ و پێ ڕەوا نابینرێ لەبەرەوە من هەموو جارێ قسەیەکێت تاکیدی لێ یەکەمەوە ئەبێ لە شارێکە مزگەوتێکە بێ پەیامەکەشی هەم دینی بێ هەم سیاسیش بێ ئەم شارە ئەمڕۆ کێشەیەگەیە ناکرێ هەر مامۆستایە و لە شوێنێکەوە بۆ خۆی بە شێوازێک لە شێوازەکان باسیکە و هەنێ جار هەیە قازان سەری مایەکە ئەخوا ئەڵەن گوناح مامۆستا یعنی هیچ گوناحی بە درێژایی 8 ساڵە و 9 ساڵ شەڕ لە سووریا هەیە مفتی سووریا مفتی سووریا کە پیاوێکی معتەبەر و تا شەڕ نەچوو بووە سووریا و پیاوێکی معتەبەر بژووی لێ دەگیرا لە جیهانی ئیسلامیدا دەڵێ هەر سووریەک دیفاع لە حکوومەتی سووریا و بەشار ئەسەد بکا و بکوژێ شەهیدە لە بەرامبەردا مفتیەکی زۆری بە تایبەتی وڵاتە ئیخوانەکان لە قەتەر و پێشتر لە سعودی و ئیمارات و هەموو ئەم مفتیانش دژی ئەم فتوایەکیان دابوو کامیان کافرن بەڵام قسەکە لەسەرەوە نیە کامیان کافر ئەبن کامیان لە خزمەتی نیشتیمانەکەی خۆیدایە ئێمە یعنی ئەم هەموو خەڵکە دڵسۆزە ئاینێمان هەیە لە تەواوی ئاینەکان بەڵام کاتێک دێتە سەر گوتاری نیشتیمانی وەک ئەوەی پێی لەسەر ئەم خاک و نیشتیمانە نەبێ بە گوتارێکی تر قسەمان بۆ ئەکا قسەکە لەسەر ئەمەیە ئێمە دەبێ ڕێز هەموو گوتارە ئاینەکان ڕێز لێ گیرا بن لە هەرێمی کوردستاندا و مافێکی بەشەری و حیاتیە بەڵام دەبێ بخرێنە چوارچێوی گوتاری نیشتیمانی تا چەند لەگەڵەمای ئەم قسەیە لە 100% لەگەڵیان ببێ ئەملا ئەولا پاشان ئێمە نمونەی ئێران و سعودیە و قەتەر و بەحرین و تونس و مالیزیا و یەمەن و کۆیت و تاکۆتایی هەر یەکێک لەمانە شوێنێگەیە کە تەمسیلی کۆی گشتی پەیامەکەکە بۆ نمونە لە شاری تاران یەک جمعە ئەکرێ وتارەکەی وتارێکی هەم ئاینیە وەم پەیامی ڕسمی حکوومەتیشە ئەکرێ لە پارێزگایەک ئێمە ئەمە بکەین لەسەر ئاستێریمی کوردستان ئەمەمان پێ ناکرێ خۆ لە ناو ئەم پارێزگای ئەکرێ هەموو ئەعلام تەختێ یەک مزگەوت بکە هەموو کەناڵەکان یەک مزگەوت یەک خەتیب بتوانێت هەموو کێشە دینی و سیاسیەکانی ئەو شارە لە خوتبەی جمعە چکە خوتبەی جمعە یەکێ لە فەلسەفەکانی خوتبەی جمعەوەیە کێشەی ئەو حەوت ڕۆژە لە ناو وتارەکە ئاماژە پێ بدا لە ماوەی 20 دقە 25 دقە ئیتر پێویستی بە درێژدادڕی نییە تا ئاماژدانەکە و جەنابە دوتە خۆ بێت تەوجیهەکە بێ ئەبێت تەوجیهەکە بێ لە عێراقی بندەسی خۆمانەکە خۆمان هەرێمێکی لەم عێراقا حوزەکان مەرجەعەکان دەوڵەت بەڕێوە بن ئەمە حقیقەتێکە بەس لە بەرژەوەندی خۆیان یانی لە بەرژەوەندی گومانیتیانە ئێمە من لە یەکەم قسە ئاماژەم بەوەدا گەورەترین کێشەوەیە ئێمە لەگەڵ مؤسساتی حکومی نزیک نین علاقەکەمان وەکو پێویست نییە ئەکرێ خەتی بەڕەسمیە کەیکە لە سلێمانی تەمسیلی سیاسەتی حکوومەتەکە ئەوەی کە لە هەولێرە ئەوەی کە لە دۆکە ئەوەی کە لە هەڵەبجەیە ڕاستە و ڕاست ڕەبتیان هەبێ بە وەزیرەوە وەزیریش پەیامێک لە سەرۆک وەزیران و لە جێگیری سەرۆک وەزیران لە سەرۆکایەتی هێرم چکان دێ پەیام هەیە هەم پەیامی نیشتیمانی هەم پەیامی دینیشە و هەند جاری وە هەیە ئێمە مەسەلەن لە ڕۆژی ژینگە داوای ژینگە پارێزیمان لێکری لە کاتی هاتین نەخۆشی و دەردێک داوای پەیاممان لێکری پەیامی ئەم مزگەوتە ئەکرێ خاڵ بە خاڵ کۆی گشتی پەیامەکە ئاڕاستی هەموو تاکێک لە تاکەکان بکە و لە ڕێگەی ڕاگەیاندنە جیاوازەکان بە بینرا و بیسترا و نووسراوە ئەم پەیامە بگاتە تاکەکانی ئەم هەرێمە زۆر باشە کاک هێمن پێ دوانیە ئەگەر گوتارە ئاینەکان کە وتمان فرائینین لە کۆمەڵگەی کوردەواریە ئەگەر هەمووی بخرێتە چوارچێوەی بەرژەوەندی باڵای نیشتیمانی و چوارچێوەی گوتارێکی نیشتیمانیەوە پێ دوانێ پێکدادانی ئەم گوتارانش نامێنێ یعنی لە ئەرزی واقعدا ئێستا دەزانین کەسێک دەڵێ وەرە فلانە ئاینێوەچنە جانم وەرنە لای من ئەمیتریان ئەڵێ ئەوەی ئاوا بکە حرامە ئەوەی لەگەڵ ئەوانان بخواوایە ئەوەی ئافرەتێک لەمان بێنێ دەبێتە نازانم چی پێ دوانیە کە ئەگەر هەموو ئەم گوتارانە لە چوارچێوەی گوتاریی نیشتیمانیەدا ڕێک بخرێ پێکدادان لە نێوان ئەم گوتارانەشدا بەو جۆری ئێستا نایەتە ئاراوە کاک بێزەوە هەر ئەوەیە کە تۆ مامۆستا باس ناکردەوە پێویستە ڕێک بخری
مؤسساتی شەرعی دامەزراوەی یاسادانان دامەزراوەی ڕقابی ئیشیان چییە؟ ئیشیان ئەوەیە گوتاری ئاینیش ڕێک بخەن هی هەموو دینە جیاوازەکان یعنی بۆی مەسیحێکی هەولێرش ناتوانێت خۆی یعنی ناتوانێت کە ئێرە لە خزمەتی عالەمی عەرەبی بەکاربێنێ نەکار مسلمانەکە ئەو ئالۆزەیە کە تۆ باسیەکەی ئەگەر هێڵی گشتی هەبێ حکوومەت چۆن یاسای بۆ هەموو شتێک داناوە لە هەموو وڵاتێکیش یاسا بۆ کاری ئاینیش دابنێ دین پەنهانە دین لە دڵە یعنی ئێمە دەتوانین مەسەلەن بنمونە ئەگەر يعني من نمونەیەکی حەزرەتی موسا بە نمونە دێنمەوە کە دەچێتە لای فێرعون پێی وتۆ من تۆم بەخێو کرد تۆ چۆن لە من هەرگەڕایتەوە دێ من چێشەم لەگە تو نییە کێشەی میلەتەکەم هەیە موسا یعنی دێ من کێشەی شخصیم نییە ئەگەر خەڵکی ئێمە خەڵکی بڕواداری ئێمە خەڵکی بانخوازی ئێمە بەو هەستەوە بە هەستی پێغەمبەرایەتیەوە تەعامل بکەن میلەتەکەی خۆیان لەو زەلالەتە ڕزگار دەکەن بەڵام ئێمە هەست دەکەم بووین یعنی هەندێک زار کۆمەڵێک کەس لە کوردستانە من وەک بەکرێژی راو دێنە بەرچاو لێتعفو قوسێک گەر قسەکەی خۆت بیر نەچێتەوە نەبێتە موداخەلەیەک حقیقەتێکی ئێمە لە کاتی شەڕی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ تیرۆرستان ئێمە لە بەرەیەکەمانوت ئەوەی پێشمەرگە ئەیکا ئەرکێکی ئاینی و نیشتیمانیە و پێشمەرگە نابێ بڵێن پێشمەرگەی کوژرا بێ بڵێن پێشمەرگەی شەهید بوو لە پێناوی ئەو خاک و نیشتیمانە بەڵام تەرەفێکە بوو ئەیوت نابێ بوو لێ پێشمەرگە شەهیدە ئەبێ مؤسساتی ڕسمی حکوومەت بێ بە دواداچوونی ئەم قسەیە ئیجراعات تەنانەت دواییش کە هاتن تەفسیریان بۆ شەهیدبوونی پێشمەرگەیە کرد لە شەڕێکی عادلانە و مقەدەسانە بەرامبەر بە داعش ئەویانەیە من قوتل دون ماله ئەو عەرضه کە ئەمە یعنی مبەڕێکی زۆر لاواز بوو دەکرا وەگوتم یعنی مامۆستایانی ئێمە ئەوانی لە ئەحزابی سیاسی ئیسلامی و ئاینەکانی ترن ئاین ئەوانی کە خۆیان بە پیاوان و ئەوانەی مامۆستایان و زانایانی ئاینی لە کوردستاندا دەزانن بەقەت وەگوتم بەقەت مفتی سعودیە ژیرن زیرەکن عەرەبترن مسلمانترن نا بەڵام بەداخەوە گوتم شەرمنیە کێ لەوەی کە ئاینەکان بخرێتە خزمەتی پرۆژەی نیشتیمانیەوە کاک بێز ئێمە ینی نەتەوەکەی ئێمە بەداخۆ هەستی برابچووکی هەیە یعنی ئەگەر مەسەلەن بنمونە ئێمە بۆ ئەگەر کەسێکی ئێمە کێشەیەکی خلافێکی دینی بۆ دروست بێ ناو لە دوتوی یەک دینە ئێمە لە باتی ئەو بگەڕێنەوە بۆ پێشینەکانی عەرەب پێشینەکانی فارس ئێمە لای خۆمان پێشینەمان هەیە یعنی ئەو هەستەی کە لە ناو کووردا هەیە هەستی خۆ بە برابچووک زانی برابچووکێکی یعنی ناس هەڵگیراویش نامەسە ئێمە برابچووکێکی بەداخۆتی هەڵدراویش بووین لەلایەن ئەو نەتەوە سەردەستانەوە یعنی کەسێک مسلمانێکی ئێمە ئەگەر بیەوێ خلافێکی دینی چارەسەر بکە لە باتی ئەوەی بگەڕێتەوە بۆ ئیمامە عەرەبەکان خۆ ئێمە هەمانە مەسەلەن لای خۆمان مەسەلەن بنمونە مستەفا زەڵمی تۆ بۆ ناگەڕێەوە بۆ نەسەکانی ئەو ئەوەی کە کەسێکیش لە کوردستانە تۆ تەماشا دەکەی ئەو قسەی تۆ پێک دە هەڵبژان دروست دەبێت لە بەرسی لە بۆی خەڵک هەمووی پابند نابێت بە یەک گوتاری نیشتیمانیەوە ئەمە تەبعەن دەبێت مەسیحیەکانیش پابند بن بۆ کاکەیەکانیش پابند بن بۆ زۆری نە مسلمانەکەش هەر پابند بێ بۆەوە تا ئێمە دەگەینە بەڕی ئەمان تا دەگەینە کەنارێکی ئارام ئەو کات دەکرێت فەزایش کە بێتە ئاراوە وەکو لە وڵاتانی ئەوروپا هەیە خۆ ئێستا ئەگەر هەر تەجروبەی وڵاتانی ئەوروپا بنمونە وەرگین ئێمە یعنی خەڵک هەیە لەوێەوە هانی خەڵکی ئێرە دەدا بۆ خۆتەقانەوە بۆ ینی خەڵک لێرە تەکفیر دەکات تەماشا دەکەی لەوێ لە سایی دەوڵەتێکی دەسەڵاتێکی عیلمانی پاڵی داوەتەوە سۆشیالەکەی خۆشی وەردەگرێت ڕەکانی خۆشی باشە من وەگوتم ئەمن ینی ناکرێت بیکەین بە مەسالی شخصی مامۆستاش جوانی فەرموو ئەمە مەسەلی گوتارێکە ینی گوتارێک تعبیر لە ئاینێکی گەورەکە ئەزانی کەس نوێنەری خوانیە لەسەر زەوی وە کەس ناتوانێت بە ناوی ئاینەکانەوە نوێنەرایەتی خوا بکە بەڵام قسەشیان سەردەگرێ یعنی بۆ نمونە ئێستا قسە لەسەر ئەوە هەیە هێزەکانی ئەمریکا ئەگەر لە عێراق بکشێنەوە لە هەرێمی کوردستاندا جێگیر ببن سیاسەتی ڕسمی هەرێمی کوردستان و بەرژەوەندی باڵای نیشتیمانی هەرێمی کوردستان ئەڵێ چی نابێت لە منتەڵقی ئاینی خۆتەوە لە قومەوە چۆن تەوجیهەکەی لە قەتەرەوە چۆن تەوجیهەکەی لە فلانە شوێنەوە چۆن تەوجیهەکرێت تەوجیهی ئاینی تۆ بێ ئەم گوتارە بگوازیتەوە بۆ نایی گوتاری نیشتیمانیانی خۆت بگوازیتەوە مەبەستم ئەوەیە ئاینەکانی ئێمە ئەم لەینی و نەرمیان تێدا تۆ لێکۆڵەری یان نەخێت دەقی جامدن ئەمانە ناکرێت چاوەڕێی ئەویان لێ بکەین گوتارەکەیان بخەنە خزمەتی گوتاری بە ئەندازەی ئەوەی ڕێگری هەبێ لەوە زیاتر
دەست پێشخەری هەیە لەوە زیاتر مرونەت هەیە لەوە زیاتر گونجان هەیە بەڵام خەڵکی ئێمە تەسەور دەکەم ڕەوتێکە یعنی ئیتر ئەوە لە شوێنە جیاوازەکان زیاتر بەداخەوە نانەکەیان لەوەی ئیتر نازانم لە شۆ ئاڕاستە دەکرێن بەڵام هیچ دەقێکی ئاینی 100% ڕێگر نییە لەوەی کە ئێمە لە چوارچێوەی وڵاتێکی ڕێگ و ڕیشەدار ئەمە لاگەی شارستانیەت بووە ئێمە بتوانین ئاوای بکەین هەر ناڵێم ئەمەسەجان من ناڵێم ئیلا ڕاگەاندنی دەوڵەت ئەمەە ئەڵێم شتی تری نیشتیمانی هەیە بەرژەوەندی باڵی ئەگەر نەبێتە جارێکی ترفان یەک حقیقەتەیە نە مفتیەک لە قومەوە ئەبێ فتواکەی بۆ من بێ نە لە قەتەر و بەحرین و سعودیەشەوە بێ ئەمریکیەک لە ڕاضی پایتەختی سعودیە ئازادە عولەمای سعودیە لێ بێدەنگە و بۆ خۆشی شەرعاندوویەتی مفتی هەرێمی کوردستان ئەبێ من بم نە کابرای سعودی نە کەسێک لە وڵاتێکی تر فتوا بۆ من ئەمە ڕئیمە بەڕاستی باش ڕێکی جوانە یعنی ڕێز لە گیراوە قسەکەی من ئەمەیە ئاینەکانی ئێمە دەتوانن ئەمە بکەن ئەتوانن بیکەن ئەگەر لێ ببڕێن کێشەکە دەوێ بۆ نایکەن خۆی ئەمە گەل لە چوارسێ ئەو لیژنە فتوای کە مامۆستا باسی کرد خۆ ئێستا ئێمە دایان نمونەمان لەبەردەسەکە بە دوای شتی لاوەچی کەوتون لە زیاتی ئەو شتانە مامۆستا باسی تەکسیر کاکەمانە باسی یاری ئەلکترۆنیان دەکرد یعنی ئەمە لیژنەی فتوای ئەمە هیچ کێشەیەکی ئەمە جۆرێکە لە بەتاڵبوون باسی پۆبجیەکەن بەڵێ یعنی خۆ تۆ یعنی بە ئاشا هەست بۆ دەکەی کە خۆلادانێکێ لەو پرسە گرنگە ئەبێ لیژنەیەکێک لە ئەندامەکە باڵاکانی کەسێک بێ ئاگای لە سیاست بێ واقعبی ئەبێ ڕۆژانە چ ڕۆژنامەیەک دەرئەچێ ئەو ئاگای لێبێ بیبینێ نەک تەنها چ دقێکی ئاینی و کتێبی چەند ساڵ پێشێستا ڕئی منە ینی ئەبێ مفتی زۆر مهم ئاگە اینجا یەک شتی تر دێتە پێشەوە ئەبێ فتوا جۆرێک لە ئیجبار بوون بۆ ئیلتیزام بوون ئەوە بکە حکوومەت کە مفتیەکی هەیە بۆ نمونە لە ئێران کە خەتیبی شار بڕیاری دا بڕیارە تەواو لە سعودی بۆ شتەکەین کەم هەر تایبەتی نەکەین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە یعنی ئێستا ئاینی ئSD بۆ نایەت تحریمی ئەوە بکە لای خۆیان کە ئSDەکان ببن بۆ نمونە بە حەشدی شعبی یان هێزێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ینی بە فتوایەک ناڵن ئSDەکان دەبێت لە چوارچێوەی هێزێکی نیشتیمانی کوردستانیانەدا بۆ نمونە خۆیان ڕێک بخەن دەبێت مسلمانەکان فتوای ئەویان هەبێ هەر چەکدارێک لە چوارچێوەی هێزە نیزامیەکانی هەرێمی کوردستاندا نەبێ تەکفیر بکرێ و حرام بکرێ بۆ ئەوی نەنسونێ و گروپەکانی ترەوە کریسیانەکان نازانم کاکەیەکان دەبێت هەموو ئەمانە مەبەستەکە ئەوەیە کە گوتارەکانیان بەم جۆرە بێ لە هەمویان لە خزمەتی ئەم نیشتیمانەدا بن نەوەک لە دەرەوەی هەرێمی کوردستان و بەرنامەکەمان وردەوە بەرەو کۆتایە ڕۆمامە سانیازیە هورامانی دەمێ دیسان و ناونشانی بەرنامەکە دووپات کەمە و گوتاری ئاینی لە چوارچێوەی گوتاری نیشتیمانیدا چۆن ڕێگەخرێ کێ ڕێکی خا ئاینەکان دێنە ژێربار فرم دەستخۆش چۆن ڕێک بخرێ من پێم وایە ئەبێ لایەنە ڕسمیەکانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت هەست بەم گرنگی بابەتە بکەن ئەمە بابەتێکی گرنگە کە هەستیان پێکرد ئەو کاتە زەڕور ئەبێ لەگەڵ ئاینەکان گفتوگویەکی جددی بکرێ ئەوان بەدەرنین و ئێمەش لەوان بەدەرنین منە جارێگەڵێم ئەوەی کە ئیدارەی ئەم وڵاتەدا خزم و کەسوکار و دۆست و هاوزمانی ئێمەیە خۆ خەڵکێک لە سویدەوە نهاتوە بێتە وەزیر و مدیر عام کەواتە تاکی کووردە وەکو من بیرەکاتەوە بەڵام ئەکری لە هەندێشتی بچووکە ڕاوێژێک لە بینمانە ئەمە مهمە دوو وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری ئەمانە تەنسیقێکی ناوخۆ لەبەرەوە گرنگە ئەنجومەنی ئاسایشی گشتی هەرێم ئاسایشی پارێزگاکان ئەمانتە ئەکرێت تەنسیقێکی جددیتر ئەوە هەبێ تا ئەم دقەیە ئەگەر کەسێک لە وڵاتەیەکی دەرودراوسەوە بیەوێت لە پەیامی ئاینی هەرێمی کوردستان تێبگا نازانێ لە کەی وەرگێ چکە یەکێگەڵێ باش دوانەڵێ خراپە یەکێگەڵێ پێشمەرگە شەیدە دوانەڵێ نەخێر قسەم لەسەری هەیە ئایا پێشمەرگەکە نوێژەکەیان نا کە ئەمە هەندێک خلافاتی وردن وەکو فتواکانی لیژنەی فتوای باڵان بەداخەوە لەبەرەوە ئێمە ئەکرێ وەکوتم مفتیەکی ئاینی و سیاسیمانە بێ یا مفتێکی سیاسی ئاینیمانە بێ هەردوو قسەکە ئەکرێ بڵێن تەواون ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ڕێخستنەوەی ئەمانە ئەبێ مؤسساتی حکوومەتی هەرێم و حزبەکانی لە ئاستی باڵا لە ئاستی سەرۆک و سەرکردە و هاوسەرۆکەکان بیر لەمە بکەنەوە ئەم موقعێکی حساسە و ئێمە لە ناو نیشتیمانێکین پێوتێ کوردستان ئەم هەرێمی کوردستانە دەرودراوسەکان وڵاتانی ئیسلامین بەرژەوەندی باڵای نیشتیمانی زۆر گرنگە معمەر قەزافی سەرۆکی پێشووی لیبیا وڵاتەکەی زۆر گەرم بوو یەکێک لە ڕەمەزانەکان کەوتە مانجی تەمووز و ئابەوە یعنی کەوتە تەمووز و ئاوەوە وەکو سەرۆکێک
وتی ئەو من فتوای ئەوادەم لە زستانە ڕۆژۆکە بگرن و مەیرەکەی یان گوناحەکەی بە ملی من جورئەتێک هەیە خۆ باوەڕ ناکەم هیچ کوردێک ئەوەندەی ئەوان کە خۆیان بە عەرەبەزان و خۆیان بە پرۆژە ناسیۆنالیستیە عەرەبیەکەدا هەڵواسی و قورئانیان کردوتە ئینی خۆیان بەقەت ئەو موسڵمان بن بێگومان پرس و ڕاشی بە مفتی و بەزانە ئاینەکانی وڵاتی خۆشی کردووە ئێمە دەمانوێت بڵین گوتارە ئاینەکانمان لە خزمەتی هاوڵاتی کورد نیشتیمانی کورد خاچی کوردستانە بێت دو قسەی خۆت کەمتر لە دەقەیەک بەڵێ گوتاری ئاین لە چوارچێوەی گوتاری نیشتیمانی پێویستە سەرەتا لە نیەتەکەەوە دەست پێ بکرێت ئەولەویەتی ئێمە خەباتی نیشتیمانی و نەتەوایەتی و خاکە یا خەباتی ئاینیە ئەگە خەباتی ئاینی ئێمە هەموو دیانەتەکانی کوردستان هیچ خەتەرێکی لەسەر نییە هیچ دوژمنێک و هیچ نیارێکی ئەم میلەتە ناتوە مسلمانەتی و مەسیحەتی و زەردەشتیمان لێ قۆرەق بکە و لێ زەوت بکە ئەوەی کە هەڕەشەی زەوتکردنی لەسەر خاکە نیشتیمانە نەتەوەیە زمانە زان لەبەرەوە ئەگەر ئەولەویەت لەم لێرەوە دەست پێ بکەین ئەولەویەتی ئێمە بێتە خەباتی نیشتیمانی ئێمە دەتوانین هەم وەکو بڕوادار عیبادەتی خۆمان بکەین هەم دەتوانین دەست بە خاک و ئاو کیانێکی زۆر سپاس هێمن حاجی مەولود نووسەر و لێکۆڵەر هەروە بە بەڕێستان مامۆستا نیازی هەورامانی مامۆستای ئاینی سپاس بۆ یۆشبینەرانی بەڕێز هەفتەی داهاتوو لە پرسێکی نوێ بەهێز پێتان دەگەمەوە تاو کاتە بمێن بە خێر و خۆشی و خواتان لەگەڵ زۆر سپاس.